تای دەنگی مەترسیەکی تازە لەسەر دۆخی تەندروستی هاوڵاتیان. تای دەنگی چیە و لەکوێ بڵاوبۆتەوە؟ مەترسیەکانی ئەم تایە لەسەر هەرێمی کوردستان چین؟ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕێکارێکی تەندروستی بۆ پێشگیری لە بڵاوبوونەوەی ئەم تایە دەگرێتە بەر؟ ئەم تایە پێی دەگوترێت تای دەنگ و زۆر جاریش بە تای ئێسخانشکێن ناوی دەبرێت، بە ئینگلیسیش پێی دەڵێن دەنگ فێڤە. ئەم تایە ناوی نەخۆشی و ڤایرۆسی مەترسیدارە کە ماوەیەکە لە ئێران بڵاوبۆتەوە و ڕێژەیەکی زۆری خەڵکی شارەکانی ئێران تووشی بوون. ساڵی 1970 پسپۆڕانی پزیشکی لەسەر ئەم تایە لێکۆڵینەوەیان کرد و بۆ یەکەم جار لە سەرەتاکانی سەدەی 20دا بە تای دەنگی ناویان هێنا. ئەم نەخۆشیە لە مێشولەیەک بە ناوی ئائێدیسەوە بۆ جەستەی مرۆڤ دەگوازرێتەوە. ئائێدیس زیاتر لە وڵاتانی باشووری ئاسیا و بەتایبەت لە مالیزیا بوونی هەیە و چەندین کەسی کوشتووە. نیشانەکانی ئەم نەخۆشیە بریتین لە ژانەسەر و قاچ و پشت ئێشە، تای قورس و بەرزبوونەوەی زۆری گەرمای جەستە و لە هەندێک حاڵەتیشدا دەرکردنی زیبکە و جۆش لە جەستەی مرۆڤدا. هەروەها وشکبوونی پێست، ئازاری زیادی لە ڕادەی ئێسقان و بێهێزی چەند نیشانەکانی دیکەی ئەم نەخۆشیان. کاتێک مێشولەکە بە کەسەکەوە دەدات، ڤایرۆسەکە دەگوازرێتەوە بۆ جەستەی و لە لەشدا دەبێتە تا و ئیلتهاباتێکی زۆر. هەنووکە پێکوتە و دەرمانی تایبەت بەم تایە لە جیهاندا بەرهەمهێنراون کە مرۆڤ لە توشبوون بە نەخۆشی مەترسیدار بە دوور دەگرێت. هەرچەندە تاکە لە 1000 کەسدا ئەگەری هەیە تەنها یەک کەس بکوژێت، بەڵام بەسەر 4 حاڵەت و جۆری جیاوازدا دابەش دەکرێت. زۆربەی ئەو کەسانەی کە تووشی ئەم نەخۆشیە دەبن لە سەرەتادا ئازار و تای ئاساییان هەیە و کاریگەری نەخۆشیەکە لەسەر جەستەی هەر کەسێک بە شێوەیەکە. واتە ئەگەری هەیە لە جەستەی کەسێکدا کەمتر ڕنگدانەوەی هەبێ و لە لەشی کەسێکی دیکەدا زیاتر کاریگەری هەبێ. ئەم ساڵ و لە ناوەڕاستی وەرزی بەهارەوە ئەم تایە لە وڵاتی ئێران بە ڕێژەیەکی بەرچاو بڵاوبۆتەوە. نوێترین زانیاریەکانی وەزارەتی تەندروستی ئێران باس لەوە دەکەن کە تا ئێستا لە 41 شاری ئەو وڵاتە نەخۆشیەکە بڵاوبۆتەوە و دوایین حاڵەتی توشبوون بە تای دەنگی دوێنێ 7 تەمووز لە شاری خوراسان تۆمار کراوە. وەزارەتی تەندروستی ئێران هۆشداری بە خەڵکی وڵاتەکە داوا کە لە ئەگەری هەستکردن بە هەر نیشانەیەکی تای دەنگی خێرا سەردانی نەخۆشخانەکان بکەن و ڕێگا بە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسان نەدەن. هەروەها وەزارەتی تەندروستی ئێران ڕێکارە پزیشکیەکانی بۆ پێشگیری لە بڵاوبوونەوەی زیاتری ئەم تایە گرتۆتە بەر. بەڵام وەک زانیاریەکان باس دەکەن تا ئێستا ئەم نەخۆشیە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو نەبۆتەوە و هیچ حاڵەتێک لە توشبوون بە تای دەنگی لە ڕۆژهەڵاتی کوردستان تۆمار نەکراوە. بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە لە وڵاتی ئێران لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان نزیکترین شوێنە لێوەی و سنوورێکی چەند سەد کیلۆمەتری هاوبەشیان هەیە. هاتوچۆی ڕۆژانە لە نێوان هاوڵاتیانی هەردوو بەشی کوردستاندا هەیە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش وەزارەتی تەندروستی زانیاری تەواویان هەبێت لەو بارەیەوە. بڵاوکردنەوەی زانیاری پێشوەختە لە بارەی نەخۆشی ڤایرۆسەکەوە لەلایەن دەستگای میدیای تیوارەوە بە مەبەستی ترساندن و دروستکردنی دڵەڕاوکێن نییە، بەڵکو بۆ بڵاوکردنەوەی هۆشداری و هۆشیاریە تاوەکو هاوڵاتیان ئاگاداری تەندروستی و سەلامەتی خۆیان بن.